شەوان خەو بە مار و ماری ڕەش و دوو پشک ئەبینم لە خەوەکە زۆرن کە بۆم دێن ڕێک خەبەرم ئەبێتەوە بۆ کاری چییە. بەڕێزانم، من نازانم هیچ کەسێکە بێ لەسەر ڕووی ئەم زەویە بڵێ من خەوم بە مار و دوو پشک و ئەژدیها و شتانۆ نەبینیوە. هەموو مرۆڤێک لە خەودا، من زۆربەی مرۆڤەکان باسەکەم، لە خەودا ئەم شتانە ئەبینن، لە خەودا شتی ناڕەحەت ئەبینن. بەڵام هەر کەسێک بە بەردەوامی مار ئەهاتە گیانی، دوو پشک ئەهاتە گیانی، مار پێوەی ئەدا، دوو پشک پێوەی ئەدا، وەڵحاصڵ خەوی ترسناکی ئەبینی، ئەمە با بڕوا فەحسێکی خۆی بکات. چۆن؟ مەچن بۆ لای هیچ مامۆسایەکی ئاینی بەڕێزانم، مەڕۆن بۆ لای هیچ مڕەقیەک. خۆتان لە ماڵەوە تەلەفونەکەتان لە بەردەسایە، لە یوتیوب بنووسن الرقیة الشرعیة سەعاتێکە یان سوورەتی بەقەرە بە هیدفۆن گوێ لە ڕاگرن، تەواوی سوورەتی بەقەرە گوێ لە ڕاگرە. ئەگەر تۆ هەستت کرد دەست ئەجوڵێت، دەست لە کۆنتڕۆڵی خۆتان نامێنێت، ناوسکت ئەجوڵێت، قوڕک تەگرن، قاچت ئەجوڵێت، والحاصل خەریکە ناڕەحەتە بی، خەریکە ئەخنکەی بەرەو بورانەوە ئەڕۆی، ئەوە تۆ بزانە کەسێکی مەسحوری و سحری لێکراوە. بەڵام ئەگەر لە خەودا دوو پشکت بینی، مارت بینی، هەژدیهات بینی، هەشتێکە بینی، بە قورئان تێک نەچووی، کاتێک گوێت لە قورئان ڕاگرت، ئاسایی بووی، کەسێکی طەبیعی بووی، ئاسوودە بووی بە قورئانەکە، ئەمە تۆ سحر لێ نەکراوە. چارەسەری ئەوەی جەنابێت ئەوەیە یەکەم بە دەستنوێژەوە بخەوی، دووەم بەلای ڕاستا بخەوی، سێیەم کاتێک کە ئەخەوی تێر نەخۆی، یعنی تێر نەبیت، پاشان ئەزکارەکانت لەبیر نەچێ، یەقینت هەبێت خەوێکی زۆر ئارام ئەکەیت، دوور لە ئەژدیها و مار و دوو پشک. خوای پەروەردگار خەوێکی ئارام ببەخشێ بە تەواوی موسڵمانان.